باس لە فراوانبوونی شار و هەروەها زۆربوونی ژمارەی دانیشتوان و کاریگەری لەسەر فراوانبوونی شار دەکەین. هەندێک کات زۆربوونی ژمارەی شار یاخود بە شێوەیەکی گشتی زۆربوونی ژمارەی دانیشتوان لە هەر ناوچەیە کاریگەری هەیە لەسەر فراوانبوونی شار. ئەگەر بێت و پلانی بۆ دانەندرێت فراوانبوونی شار ئەمە کاریگەری لەسەر ناوچەکان یاخود دروستبوونی کۆڵان و گەڕک و ناوچە و بینا دەبێت بە شێوەیەکی نادروست کە کاریگەری نەرێنی لەسەر سیمای شار و واروەها دەبێتە هۆکاری مەترسی. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر شازاد جەمال جەلال کە بەڕێزیان پسپۆر لە بواری پلانسازی و شار و هەرێمایەتی واروەها جیۆماتیک دەکەین کە لە ستودیۆ بەیانی کورسار نیز میوانە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک شازاد. بە شێوەیەکی گشتی لە ئێستادا بەپێی ئامارێک ساڵانە عێراق پێویستی بە 50 بۆ 100 یەکەی نیشتەجێبوون هەیە و لە هەمان کاتیشدا هۆکاری ئەمە گەڕێنراوەتەوە بۆ زۆری ژمارەی دانیشتوان. ئەگەر بێت و لە هەر ناوچەیەک لە هەر وڵاتێک ژمارەی دانیشتوان زۆر بوو و پێویستی بە یەکەی نیشتەجێبوون هەبوو، پێویستە پلانسازی پلان بۆ فراوانبوونی شار چۆن بێت بۆ ئەوەی لە داهاتوودا ڕوبەڕووی مەترسی نەبێتەوە؟ سەرەتا ئەگەر هاتوو بگەڕینەوە بۆ مێژووی ئەم بابەتە کە ڕێگ و ڕیشەکەی کە پەیوەندی بە زیادبوونی دانیشتوانەوە هەیە لە شارە بەتایبەتی لە شارە گەورەکانە، ئەگەڕێتەوە بۆ شۆڕشی پیشەسازی لە سەدەی 19ەمە و هەروەها لە سەدەی 20ەمە و پاشان کاریگەریەکانی هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەم لەسەر ئەوروپا و بە هەمان شێوە ئەو پێشکەوتنی کە پیشەسازیە و تەکنۆلۆژیەی لە ئەمریکا ڕوویدا وای کرد کە چەندین ئەو زانایانە و بیردۆزیستانە کە بیردۆزیان دەربارەی چۆنیەتی ڕێخستنی دانیشتوان لە وڵاتەکان و لە شارەکانە بخەنەگەڕ و بتوانن بە شێوەیەک بێت کە زۆرترین پەرەپێدان لەو وڵاتانەیان لەو شارانەیان لەو شوێنی نیشتەجێبوانەیە بەرپا بێت. تامان بەنسبەت ئەو بیردۆزانەوە گرنگترینیان کە بڵێ کەوتە ئیشکردن دروستکردنی شاری نیۆ بوو کە لەلایەن ئەبیر کڕۆمبیەوە لە ساڵی 1940 تا بۆ لەندەن پێشنیاری کرد کە ئەمە بەڕاستی پێشنیاری کرد کە بڵێ پشتێنەیەکی سەوز بۆ لەندەن دروستکرێتەوە وەکو سنوورێک بۆ ئەو گەشە نادروستەی کە نزیکەی 5 ملیۆنێکی تێپەڕاند بوو لەو کاتەیە 28 شاری پێشنیار کرد کە سەرکەوتوو بوو توانرا ئەو شارانە پڕکرێتەوە و خەڵکی تیا نیشتەجێ بکرێت. و تایبەت بە عێراقیش خۆ دەزانی دەگەشەی دانیشتوان ئێستا نزیکەی 42 ملیۆنی تێپەڕان و عێراق ئەگەر باسی هەرێمی کوردستانیشکەین 5 ملیۆن وەکو بازەکرێ تێپەڕانراوە کە پێویست بوو بەردەوام بڵێ چاودێری بکرایە لە ڕێگەی ئەو سەرژمێرە گشتیانەوە بەڵام وەکو ینی باس کراوە و چەندین جار ئاماژەمان پیاوە لە ئەو توێژینەوانی کە کردومانە بەڕاستی نەنگێکی زۆر گەورە هەیە لە هەرێمی کوردستانە کە ئێمە نازانین بە تەواوەتی ژمارەی دانیشتوان چەندە چونکە سەرژمێری گشتی نەکراوە لە ساڵی 1970ەوە ئەوە بۆ نزیکەی زیاد لە 35 ساڵە ئێمە ئاگاداری ئەوە نین کە چی ڕوویە تایبەت بە دانیشتوان و تایبەت بە هەمان شێوە بە هەمان دەستەی کاریش. باش لە عێراق و بە تایبەتر با بینەستەر هەرێمی کوردستان ژمارەی دانیشتوان زۆر بۆ و واروها کۆچی هاوڵاتیانیش لە گوندەکانەوە بۆ شار ئەمە وای کردووە کە لە ناوەندی شارەکان ژماری دانیشتوان زۆر بێ و بێگومانمەش پێویستی بە یەکەی نیشتەجێبوونی زیاتر هەیە بۆ دانیشتوان. لە هەرێمی کوردستان توانراوە بە پلان کار بۆ زیادکردنی فراوانی شار بکرێت؟ ئەوەی کە بابەتە تاوان پەیوەندی بەوە هەیە کە وەکو باسم کرد کە لە ڕووی بیردۆزیەوە کە پەڕاوە زانستیەکان و باسییان لێەوە کردووە ئەوەیە کە چۆن بتوانێت پرسیارەکە ئەوەیە چۆن بتوانێت کە سنوورێک بۆ گەورە و فراوانبوونی شێرپەنجەیی شارە گەورەکان دروست بکرێت کە ئەمە پیانەوترێت شاری زاڵ. ئەمانە ئەو شارانن کە زاڵ ئەبن بە چواردەوەرەکەیانە بەهۆی گەشەیەکی ناسروشتی دانیشتوانەکانەوە کە ئەگەر هاتوو مەسەلەن بهێنرێت ئامارێکی ساڵانی پەنجاکان بهێنرێت ئەبینی وڵاتە پێشکەوتوەکان زیاتر شاری ملیۆنیان هەبوو یا شاری مێگایان هەبوو
کە سەر و مەسەن 5 میلیۆن یا زیاتر بێت بەڵام لە دوای ساڵی 2000ەوە بەهۆی ئەو پلانسازیە و استراتیژیانی کە وڵاتانی پێشکەوتوو بۆ نمونە وەکو ژاپۆن وەکو فەڕەنسا وەکو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوان توانیان سنوورێک بۆ ئەو شارە گەورانە دابنێن بەڵام لە بەرامبەرە شارەکانی وڵاتە تازە گەشە سندووەکان ئەو جێگەیان پڕ کردەوە بۆ شارێکی وەکو مەکسیکۆ سیتی ئێستا نزیکەی 12 میلیۆن کەسی تایە شارێکی وەکو باغا ئێستا نزیکەی 8 میلیۆن کەسی تایە کە ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەی خوڵقانوە لە ڕووی کۆنتڕۆلکردن و بەپەرەپێدانی ئەو شوێنەوە وەکو پسپۆڕێک لە بواری پلانسازی شار و هەرێمایەتی ناوچەکانی هەرێمی کوردستان کە دەیبینیت لە ڕووی فراوانبوونەوە دەکرێت بەپێی ئەو بردۆزانە بێت بەپێی ئەو بردۆزانە بۆیان ئەکرێ بڵین بە شێوەیەکی هەڕەمەکی بووە ئەوەی کە بەنسبەت ئەم شارانی هەرێمی کوردستانە کە ئێمە 3 شاری گەورەمان هەیە هەولێر و سلێمانی دووهۆک من ئەوەی کە تێبینیم کرد بێت بەڕاستی لایەنێکی زۆر گرنگی ئەم کارە زانستیە کە بریتێ لە پلانسازی هەرێمایەتی فرامۆش کراوە هەم لە ماسەپلانی شاری سلێمانیا و بە هەمان شێوە لە ماسەپلانی هەولێریشا کە پێویستە شار بە شێوەیە گەشە بکات لە چوارچێوەی هەرێمەکەیە کە ئێمە خۆتان زانن دوو جۆر پێناسی هەرێممان هەیە لە عێراقا هەرێمێکی سیاسی کە بریتێ لە هەرێمی کوردستان و هەرێمی کارژێڕی کە بریتێ لە پارێزگاکان هەتاوەکو بتوانێت سنوورێک بۆ ئەو پایتەختانی کە هەیە بۆ پایتەختی هەرێمی کوردستان کە هەولێرە پێویستە سنوورێ بۆ ئەو ژمارە دانیشتوانە زۆرە دامرێت کە ئێستا ملیۆنی تێپەڕانەوە ئێستا بەدەست بێئایۆ ئەناڵێنن بەڕاستی کە ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیەوە لە زستانانیشە هەمویان ترسی لافایان هەیە کە ئاو بیان بە بە هەمان شێوە لە سلێمانیشە ئەوە تا نزیکەی سێیەکی دانیشتوانی سلێمانی لە ناو جەرگەی شاری سلێمانیا چڕ بۆتەوە و ڕووبەرە فراوانەکەی کە نزیکەی 7,000 کیلۆمەتری چوارگۆشەیە بە پارێزگای سلێمانی و هەڵەبجەشەوە سیرەکەی بەشێکی زۆری فرامۆش کراوە کە سوودی ئەو توی لە نابینێت ئەمە ژوای کردووە کە قەرەباڵغێکی ناپێویست لە شوێنێکی بچووکی بۆ نمونەوەکو شاری سلێمانیا کە 50 کیلۆمەتری چوارگۆشەیە دروست بێت و سیرەکەی کاریگەری نەرێنی ئابووری و بێکاری و بۆ نمونە کەمی یەکەی نیشتەجێبوون ئەنجا لایەنێکی تری ئەو دیاردەیە کە بەڕاستی ئەبێ ئاماژەی بۆ بکەین لە هەر شوێنێکە نرخی یەکەی نیشتەجێبوون و یا نرخی زەوی بەرز بوو ئەوە ئاماژەیەکی ترسناکە لەو شوێنەیە گەندەڵی هەیە هۆکاری گەندەڵێکەش چییە لەوێ پارە سپیەکرێتەوە و لەو شوێنەیە ئەوانەی کە بە شێوەیەکی نادروست سەرمایە کۆکەنەوە یەن نرخی زەوی ئەکڕن پەیوەندی بەخواستی هاوڵاتیانەوە نییە لەسەر یەکەی نیشتەجێبوون و لەسەر زەوی لەوەی کە ژماری دانیشتوان لەو ناوچەیەدا زۆر بووە پەیوەندی بە بازرگانیەوە هەیە پەیوەندی بە هەبوونی گەندەڵی و گەندەڵیەوە هەیە و پەیوەندی بە لاوازی دادگا و لە نەپرسینەوە هەیە کە ئایا ئەم نرخانەی بڵێ زەوی و یان شوقایان خانوو بۆچی بەرزەوێتەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە سیستەمی بانقیمان نییە و پارە لەکوێ هەڵەگیرێت ئەمانە پارێکی ێزگار زۆریان کۆ کردوێتەوە یانەوە تا بێبی بەنە دەرەوە یانەوە تا بێ لە ناوەوە بڵین بەکاری بێن باشترین شتێکە ئەو پارانە نەفەوتێت و نەدزرێت ئەوەیە کە بیرێ بە زەوی یا بیرێ بە شوقەیە ئێستا مەسەن ئێستا وەکو باسەکرێ مەسەن یەک باڵەخانە ئاکڕێت بۆ نمونە 50 شوقە ئاکرێت ئەمە ئەوەیە کە دەلایەت لەوایە کە ئەم شوێنە بەڕاستی نرخەکەی بەرزە بێتەوە و لەو شوێنەیە لێ نەپرسینەوە و سەروەری یاسا لەژێر پرسیارایە چونکە لێیا بەڕاستی گەندە ئاماژەیەشی ترسناکی گەندەڵیە لەو شوێنەیە کە هەرێمی کوردستانی گرتەوە مامۆستا وەک لە قسەکان دیارە بە تایبەتی لە سنتەری شارەکان بە ماستەر پلانێکی تۆکما بیر لە فراوانکردنی شارەکان نەکراوەوە و لە هەمان کاتیشدا بابەتێکی دیکایە کۆچکردنە لە گوندەکان و یاخود لە بە شێوەیەکی گشتی لە ناوچە دوورەکانەوە بۆ سنتەری شارەکان چۆن دەکرێت ئەم کۆچە پێچەوانە بکرێت ئەوەی وەکو باسمان کرد هەر کاتێک کە حکومەت یان دەسەڵاتی سیاسی شوێنی قەڵەنڕەوی دەسەڵاتی خۆی بە شێوازێکی زانستیانە فرامۆش کرد ئەوە بڵێ
شێوازێکی هەڕەمەکی لە قەبارەی یەکەنیشتە جێبۆکانە و شار و شارۆچەکانە دروستە بێت و ئەمەش واکە کە بەشێکی زۆری شوێنەکان چۆڵ ئەبن و لە بەرامبەر شوێنی سنتەری شارە گەورەکان گەورەی پلان چییە بۆ پێچەوانەکردنی ئەمە؟ پلانەکە ئەوکو بۆم باس کردی ئەوەیە کە ئێمە پەرەپێدانی هەرێمایەتی هەیە کە پێویستە مەسەلەن یەکێ لەو شتانە کە بەڕاستی کلیلی پەرەپێدانی هەر شوێنێک ئەڵە بریتێ لە ژمارەی دانیشتوان لەگەڵ ژمارەی دەستەی کار. جا ئەمە طبعاً چەندین مۆدل هەیە مەسەلەن لەو مۆدلانێک کە لە شەستەکانە ساڵی 63 لاوەری پێشنیاری کرد ئایا ڕێژەی نێوان ژمارەی دەستەی کاری بنەڕەتی و نابنەڕەتی چەنە؟ دەستەی کاری بنەڕەتی هەموو ئەو دەستەی کارن کە لە چالاکیە بنەڕەتیەکانە کە کاڵا و خزمەتگوزاری ئەنێرنە دەرەوە ئیش ئەکەن و خزمەت گوزاریەکانیش ئەوەی کە خزمەت بەو ئەو کەرتە ئابوووریان ئاکەن بۆ نمونە ئێمە کشت و کاڵمان هەیە پیشەسازیمان هەیە ئەمە توانای هەیە کە لەو هەرێمەیە یا لەو وڵاتەیە ئەتوانێت مەسەلەن ببرێتە دەرەوە و بۆ نێسا چین سەرکەوتنێکی ئەجگار گەوری لە مستەوای جیهانە بەدەستهێناوە کە کاڵاکانی هەرزانن و ئەتوانێت بە دەستەیەکی کاری زۆری هەیە بە نرخێکی هەرزان بیگەێنێ بە بەشێکی زۆری جیهان بە هەمان شێوە لە هەر هەرێمێکە لە هەر شوێنێکە ئەگەر هاتوو توانرا ڕێژەی 1 بۆ 2 یان 1 بۆ 3 دەستەی کار لە بڵێ چالاکیە بنەڕەتیەکانە بۆ چالاکیە خزمەتگوزاریەکان ئیش بکات ئەوە ئەو شوێنە بەرەبەرە گەشە ئەکات ئێمەش گرنگە مەسەلەن بۆ نمونە لە هەرێمی کوردستانە گرنگیەکی ئەجگار زۆر بیرێ بە بواری کشتیاری و بواری گلدانەوەی ئاو کە ئێستا بەڕاستی قەیرانێکی گەورەی ئێستا چۆن ئەبێ ئێمە بهێڵین لە شوێنێکی وەکو هەولێرە لافا هەڵسێ بەبێەوەی ئێمە بتوانین ئەو ئاوە گلبینەوە بۆ کاتێک ئێستا تینویانە و ئاو نییە و بە هەمان شێوە پیشەسازی و بە هەمان شێوە ڕێگاوبان و بەڕاستی گوندەکان کە زۆر مهمە گرنگیان پێبیرێت و بە شێوەیەکی زانستیانە بتوانێت خزمەتگوزاریان پێ بۆ داویم کرێت تاوەکو بتوانن ئەوانە لەسەر پێی خۆیان بۆ سن نەکبێن لە ناو شارەکانەوە قەرەباڵغیکەن و بەڕاستی قەیرانی ئێجۆرا و جۆر و لاواچێ بەهۆی کۆنتترۆل نەکردنەوە لایانی ئاسایش هەکرێتە مەترسیەوە بۆ نمونە لە کاتی بێکاریات بۆ نمونە باندی تاوان زۆر ئەبێ لەو شارە گەورانەیە کە ئێستا مەسەلەن لە بەغایە یان لە هەتاوەکو لە وڵاتانی پێشکەوتوشە مەسەلەن لە هەنێ شاری وەک بۆ نەوەکو نیویۆرک و پاریس شەوان زۆر بەدەگمەن کەس شەوی درەنگ ئەتوانن بچنە دەرەوە بۆنی ئەو باندانەوە. باشە مامۆستا بابەتێکی دیکایە زۆربوونی ژماری دانیشتوان و فراوانکردنی شار ڕەنگە بەبێ پلان ڕەنگانێک کات مەترسی لەسەر شارستانی ئەو وڵاتە و لە هاوکاتیش لە ناوبردننی خانوە کەلەپوریەکان هەبێت. دەکرێت بڵێن ئەمە کاریگەریەکی مەترسیدار دەبێت لە هەرێمی کوردستانیشدا؟ بەنسبەت خانوە کەلەپوریەکانەوە پێویستە بە یاسا بپارێزرێن گرنگترین شت ئەوەیە کە یاسا سەروەر بێت بەڵام کاتێک کە یاسا سەروەر نەبێت و کەس لێپرسینەوەی لەگەڵا نەکرێت کاتێکە ئەو خانوانە ئەفەوتێنرێن یان ئەڕوخێنرێن و ئەکرێنوەکو لە سلێمانیا کە کراون بە گەراجی سیارە بە شێوازێکی زۆر ناشرین کە ئەوە بە شێوازێکی دوور لە زانست و لە هیچ شوێنێکی جیهانە ئەم شێوە ناتەندروستە نییە کە بهێڵڕێت ئەو خانوانە بەو شێوەیە بفەوتێنرێت کە ئەوە بەڕاستی شوناسی شارەکەیە ئەبێ پارێزگایی لێ بکرێت بە یاسا چونکە ئەوە دائیمەن وەبەرهێنەکان سیفەتێکی چاوچنۆکیان هەیە ئەیانەوێت ئەو خانوانە بکڕنەوە بیکەن بە بینای بازرگانی و پاری زیاتری پێبیاکەن بەڵام لە بەرامبەر فەوتاندنی شوناسی ئەو شارەیە کە ئەمە لایەنێکی معنەویەوە لایەنێکی بڵێ گرنگی وەکو چۆن بڵێ ڕۆحی شارەکەیە کە ئەفەوتێت و ڕوو لە کەسبوون و نەمانەچێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپار بۆ پرۆفیسۆری یاریدەر شازا جەمال جەلال کە بەڕێزیان پسپۆر لە بواری پلانسازی شار و هەرێمایەتی و جیۆماتیک بوون. سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس.